سڵاوتان لێبێت بەڕێزان. وردبینی لیستی موچەخۆرانی وەزارەتی پەروەردە و تەندروستی حکوومەتی هەرێم لە تەواوبووندایە و سپەش لیستەکە ڕەوانەی بەغداد دەکرێت. بڕیادەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند وردبینی لیستی موچەخۆرانی وەزارەتی تەندروستی و پەروەردەی حکوومەتی هەرێم تەواو و بڕیارە سپەی لیستەکە ڕەوانەی بەغداد بکرێت. بە میوانداری بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوێی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. وردبینی لە لیستی موچەخۆرانی وەزارەتی پەروەردە و تەندروستی حکوومەتی هەرێم لە تەواوبووندایە و سبەی لیستەکە ڕەوانەی بەغدا ئەکرێت. لەسەر داوای حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لیستی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردەی حکوومەتی هەرێم ڕەوانەی بەغدا ئەکرێت بە مەبەستی پێدانی موچەکانیان. وردبینی لیستی موچەخۆرانی هەردوو وەزارەتەکەش لە کۆتاییدایە. ئەحمەد حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند دوای ئەوەی کە لەلایەن وەزارەتی تەندروستی و پەروەردەی هەرێم لیستی موچە بەبێ پاشەکەوت ئامادە کراوە بڕیارە سبەی 2/1/2018 لیستەکان بنێردرێن بۆ بەغداد لەگەڵ دوو نوێنەر بە مەبەستی وردبینیکردن و ڕۆژی چوارشەمەی داهاتووش لیژنەکە کۆ دەبێتەوە. بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق وتیشی داواکردنی ناوی موچەی فەرمانبەرانی ئەو دوو وەزارەتە تەنها بۆ وردبینی نییە و بۆ ناردنی موچەیە. ژمارەی موچەخۆرانی وەزارەتی تەندروستی و پەروەردە 236,370 کەسە بە جۆرێک وەزارەتی تەندروستی 53,000 و وەزارەتی پەروەردەش 183,370 کەسە. داواکردنی لیستی موچەخۆرانی وەزارەتی پەروەردە و تەندروستی لە کاتێکدایە بەغداد موچەی زیاتر لە 400 فەرمانبەری بەنداوەکانی هەرێمی کوردستانی بۆ مانگی 12 ساڵی 2017 نارد. چاوەڕوانیش دەکرێت دوای تاواکردنی وردبینی وەزارەتی تەندروستی و پەروەردە حکوومەتی عێراق داوای لیستی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم کات. لەلایەکی دیکەوە بەغداد چەند مەرجێکی هەیە بۆ ناردنی موچەی تەواوی موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێم، بەڵام تاوەکو ئێستا هەرێم مەرجەکانی جێبەجێ نەکردووە. مەرجەکانیش بریتین لە ڕادەستکردنی فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان و 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و پاکردنەوەی لیستی موچەخۆران لە بندیوار و ناوی وەهمی. حکوومەتی هەرێم بەهۆی فرۆشتنی نەوت بە شێوەی سربەخۆ و گەندەڵی بەرفراوان لە داهاتی نەوت ناتوانێت موچەی فەرمانبەران دابین کات و بە بڕوای ئابووری ناسانیش جگە لە چاکسازیێکی ڕاستەقینە و گەڕانەوە بۆ بەغداد هەرێم هیچ بژاردێکی نییە. هاوڵاتیانیش چاوەڕێی حکوومەتی عێراقن بۆ ناردنی موچە و عێراقیش تاوەکو ئێستا سستە لە ئامادەکاری بۆ ناردنی موچە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک مەسعود بەخێر بن، سوپاس بۆ هەمەدەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پرسی موچە بەکوێ گەشت و بە تایبەتی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردە. بەڵێ بەناوی خوای بەخشندنەوە میهرەبان، سەڵاو بۆ بەڕێزت و بۆ بینەرانی بەڕێز. من کتابێکم لایە بە واژووی مەهدی عەلاق ئەمین عامی مەجلیسی وزەرا کە بڕیاردراوە بە تەشکیلکردنی ئەو لیژنەیە 7 کەسیە و دوو نوێنەری کوردی تێدایە. ئەو لیژنەیە کە بۆ موچە پێکەێنرا. بەڵێ بەڕێوەبەری گشتی پلاندانانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری گشتی پلاندانانی وەزارەتی پەروەردەی هەرێم، ینی تەعاملیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە هەنگاوێکی باشە ئەو تەجاوزە دەستوری کە هەبوو وەکو لە مەشروعی قانونی موازنەی هەبوو ئەمە تا ڕادێک تێپەڕێنراوە و هەروە 5 کەس لە حکوومەتی عێراقی. ئێمە لە ماوەی ڕابردووە زانیاریمان دەستکەوت کە خەریکی کۆکردنەوەی لیستی موچەخۆرانن بۆ ئەم دوو وەزارەتە بۆ ئەوەی تەقدیمی بەغدا بکرێت. طبعاً ئەم لیژنەیە ئەکید دراسەیەکەن و بە تایبەتی لەلایەن بەغدادەوە ممکنە تێبینیە سەر هەبێ. تەسەورەکەم دوایەوەی تر بڕیا لەسەرەوە بدرێت موچەی ئەم دوو وزارەتە سەرفکرێت. طبعاً ئەم دوو وزارەتە بۆ بتەحدید ئەم دوو وزارەتە لە بیدایەت ئەوەی ڕاستی بە ئێمە لە ماوەی ڕابردوو لە عەمان لەگەڵ سندوقی نەقدی دەولی کۆبنەوەیەکمان کرد وەکو لیژنەی دارایی. بەڵێ و شەرحێکی زۆر تەفسیلی دوو سێکتەری گرنگیان لە عێراقا کە پەروەردە و تەندروستیە و بە خراپترین دوو کەرت ئەژمارەکرێ لە نێوان وڵاتانی ناوچە و تەنانەت لەسەر ئاستی عالەمیشە
هەم تەندروستی لە خزمەتگوزاریە لە خراپترینیانە و هەم پەروەردە لەسەر ئاستی عالەمی و وڵاتانی ناوچەیە لە خراپترین ئاستایە. بۆیە تەسەورەکەم ئەمە بەشێکی پەیوەندی بەو زەختەوە هەبێ کە سندوقی نەقد و مجتەمەعی دەولی کردبێتی. لە لایەکی تریشەوە ممکنە وەکو دەواازەیەک بێ بۆ کردنەوەی دەرگای و توێژ لە نێوان هەرێ زۆر باش. بەس ئەو لیژنە حەوت کەسی کە پێکاتوە کێ و دوو نوێنەرە کوردەی هەڵبژاردووە کە دوو نوێنەری کورد لەو لیژنەیەدان. ئەمە هەر بۆ تەناب بۆ وەزارەتی مەسەرەن پەروەردە و تەندروستی یاخود وەزارەتەکانی تر ئەگەر لیستیان بنێت گۆڕانکاری بەسەر لیژنەکەدا دێت؟ ئێستا بەڕاستی من لەبەرەوەی ئەو بڕیارەی ئەمانە عامە بۆ ئەم حەوت کەسەیە و تەحدید کراوە کە لیژنەکە کێوکێ بێت. تەسەورەکەم لەم قۆناغەیە تەنها بۆ پەروەردە و تەندروستی بێ و ئەکید بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی پەروەردە و لە وەزارەتی تەندروستی ئەوان زانیاری تەواویان لایە لەسەر تەنمیەی بەشەری، لەسەر ژمارەی فەرمانبەران و موچەخۆرانی ئەم دوو وزارەتە و دەرەجە وەزیفیەکانیان. ئەمانە هەمووی تەفسیلەکەی ئەبێ لای ئەمان بێ چاڕوانەکەین. ئێمە بەسەراحەت لە ماوەی ڕابردووە دوو خوێندنەوە هەبوو. یەکیانەوە بوو کە ممکنە حەیدرابادی بۆ لەلایەک بۆ ئەوی پیشانی مجتەمەعی دەولی بدا کە ئەستعدادی هەیە، هەندێک وەزارەتی خەدەمی هەیە کە زۆر گرنگن بۆ دەوڵەت، چکە هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراقی، بۆیە ئامادەیی هەیە سەرڕای تێبینیەکانی ئامادەی هەیە لەگەڵ بۆ ئەم دوو سێکتەرە موچە دابینکە و ممکنە ینی بەشێکی تریشی پەیوەندی بەو کارتی ناخۆیی هەبێ بۆ ئەوەی هەندێک لە سیاسەکانی عێراق وەکو کارتێک مەسئلەی موچە و حالەتی ئینسانیەکەی بەکارنێن دژی سەرۆکوەزیران. مهم ئەوەیە ئێمە یەک ڕۆیەکی زۆر وازەحمانەیە لە ڕووی دەستوریەوە بەرپرسیارەتی حکوومەتی عێراقیە کە هاوڵاتیانی عێراق لە زاخۆ تاوەکوفا و ژیان و گوزەرانیان تەمین بێ موچە وەرگرن. طبعا ئەگەر کێشەی سیاسیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دەبێ قوتی خەڵکی موچەی خەڵکی تێکەڵ بەم کێشە سیاسیانە نەکرێت. بەزەوەی کە بەرەزوتت بۆچی ئەم دوو وەزارەتە خراونەتە پێشەوە بۆ نمونە پەروەردە و تەندروستیەندێکیان دەڵێن ئەمە پەیوەندی بەوەیە کە کەمترین بندیوار و گەندەڵی لەم دوو وەزارەتەوە یاخود ئەوەی کە بەڕێزت باسگت کە پەیوەندی بە فشارەکانی سندوقی دراوی نێودەوڵەتیەوە هەیە بۆ ئەم دوو کەرتە. ئەزانی ئەنی ئەتوانین زۆر قسە بکەین لەسەر دامەزراندن لەسەر مەسئلەی لیستی موچە فەرمانبەران. منەمە دووشت جیاب بکەم بۆ یەکتر. لیستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ کراوە بە لیستی موچەخۆران بە شێوەیەکی گشتی. لە هەرێمی کوردستانە ئێمە فەرمانبەرمان هەیە بە پێی بەیانات تقریباً 750,000 فەرمانبەر هەیە لە هەرێمی کوردستانە و ئەوەی کە لە بایۆمەتریە هەیە سەرڕای هەموو تێبینیەکانمان 1,250,000 تقریباً ڕقەمەکان بە تەقریبی ئەڵێم. ئەگەر 750,000 فەرمانبەر بێ ئەو 500,000ەکەی تری شایستەی دارایی وەرەگرن. ئەمانە فەرمانبەر نین، ئەمانە متەقاعدن کە سوکاری شەهیدن، ئەنفالن و ڕێعای اجتیماعین. ئێستا لە عێراقەوە بڵاو کراوەتەوە کە هەرێم 1,250,000 فەرمانبەری هەیە. ئەمە ڕاست نییە، پێویستە ئەمە ڕاست بکرێتەوە و ئەو زانیاریانی من هەمە حکوومەتی هەرێم استعدادی دەربڕیوە کە عێراق تدقیقی ئەم 1,250,000 بکە و استعدادی تەعاونیشی هەیە، دیوانی ڕقابەی مالی عێراقی بێت تدقیقی بکە. لەبەرەوەی ناکرێت ئەگەر فەرمانبەرێک کە دەوامە کە ملتەزمە ینی موچەی کەم کراوەتەوە موچەی نادرێت دوعاکەوێ گوناحامە ببێتە قوربانی فەرمانبەرێکی تر کە ممکنە کادری حزبی بوو بێ، هی هەر حزبێک نابێت جیاوازی بکەین و داوامیش ناکا و حیسابی ئەوەی کە داوام ناکەوەکەوەیە کە داوامی خۆیەکە و ملتەزمە و ممکنە 20 ساڵ خزمەتیشی هەبێ. بۆیە پێویستە هەمومان تاکید لەوە بکەینەوە مادام گومان هەیە لەسەر قائمەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم پێویستە ئەم قائمەیە بە دواداچوونی بۆ بکرێ و تەدقیق بکرێتەوە. بە پێی زانیاریەکانی من حکوومەتی هەرێم بە ڕەسمی استعدادی دەربڕیەوە بۆ سەرۆکوەزیرانی عێراقی
بە کتابی ڕسمی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان استعدادی دەربڕیەوە کە حکوومەتی هەرێم ئامادەیە ئەم قایمەیە تەدقیق خۆش وەکو پەرلەمانتارێکی کورد بڕوات بەو ژمارانەی حکوومەتی هەرێم هەیە 1,250,000 موچەخۆر. بەڵێ طبعا ئەمانە بەشێکی زۆری بڵێ یەکەم مەسئلەی دامەزراندن شەڕی ناوخۆ هۆکارێکی گەورە بووە بۆ مەسەلی دامەزراندن. یەکێتی و پارتی منافەسە یەکتریان کردووە لە دامەزراندنە بە تایبەتی کاتی دوویدارەیی. ینی ئەم حەقایقانە هەمومان نێزانین زۆرێک لە بەرپرسان لە باڵاترین ئاست لە لێدوانەکانیان ئاماژیان بەمە کردووە و لە نەتیجەیە ئێستا ئەم بەتاڵە مقەنەعە دروست بووە کە چیتە هەر ژوورێک ممکنە دە فەرمانبەری تێداوێت دوانی ئیش بکە ئەوانی تر بەڕاستی زیادەیە بەنسبەت ئەوانەی کە موچە وەرەگرن. طبعا ئەمانە بەشێکی زۆری ئێستا خۆشببختانە حکوومەت ئەو تا پرۆژه یاسایەکیان پێشکەش کردووە بۆ پێداچوونەوە بە تەقاعد. ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ چاکسازی و من پێم وایە قانونی تەقاعدی موحەدی عێراقی کراوە بە بنەما دەبوو حکوومەتی هەرێم لە دەرچوونی ئەم قانونەوە یەکسەر و قانونی لە هەرێمی کوردستانە تەطبیق بکردایە ئەو کاتە زۆرێک لە کێشەدارەکانی لە کۆڵە بووەوە یا بەشێکی زۆری لە کۆڵە بووە. قەناعەتی من شتێکە بەڵام پێداچوون واز ناکەن گەندەڵی زۆری تیاابێ لیستە ئێمە بۆیە وتومانە ینی گومانمان هەیەی بەسەراحەت وتومانە پێویستە ئەم قایمەیە دیوانی چاودێری دارایی عێراق بە هەمانگی لەگەڵ حکوومەتی بایۆمەتریکەش نەیتوانیم گەندەڵانی لا من پێم وانە چونکە ئەگەر مەسەلەنێکێک کادری حزب بوو بێ هەر حزبێک ئەچێتەوە بایۆمەتریەکە و چاوپۆشی لێکرێ و ئەچێتەوە ناو سیستێمەکەەوە ئەمانە بەم شێوەی معالەجە ناکرێ ینی ئاماژە بەوە کراوە بۆ نمونە لە کارتی تەندروستیە خەلەل هەیە خەلەلەکەش ئەوەیە کە زۆر کەس هەیە پلەی وەزیفی وەرگرتووە نەشەهادەکەی هی ئەو پلە وەزیفیە و نەخدمەکەی هی ئەوەیە بچێتە ئەو پلە وەزیفیە ئەمانە هەمووی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ چاوپۆشی ئەمانەیەک لای بکاتەوە چونکە سندوقی نەقدی دەولی ئێمە بۆ کۆبنەوەم ئەو کۆبنەوەی کە کردمان لەگەڵیان کە نزیکەی 8 ساعتی خایان زۆر زانیاری وردیان داینێ لەسەر هەموو عێراق و هەرێمی کوردستانیش ممکن نییە هەرێمی کوردستان و عێراقیش بەم ڕیتمەی کە ئێستا هەیە بەردەوام بن و بتوانن بەردەوام بن لە پێدانی موچە بۆیە مەسئلەی چاکسازی حتمیە و دەبێ بکرێ لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە بەئەکیدی بەڵام ئەگەر بێنە سەر باسی هەرێمی کوردستان حالەتێکی حتمیە و پێم وابێ ینی ممکنە بە شێوەیەکی عەلەنی باس نەکرابێ بەڵام ئەو معلوماتی کە هەیە هەندێک ئیجراتیان کردووە ئەو ئیجراتانە بەردەوامە بن لەسەری و گرنگی شەیتر کەرتی تایبەت هەم لەسەر ئاستی عێراق ئەوە تێبینی سندوقی نەقدی دەولیشە لە هەرێمی کوردستان بەداخەوە تا ئەزمی مالی نەبوو کەرتی تایبەت زۆر بەهێز و باش بوو بەڵام گرنگە دوای چارەسەرکردنی کێشەدارەکان لە هەرێم ئەگەر ئێمە لەگەڵ عێراق ڕێککەوین کە من پێم وایە باشترین حل بۆ هەرێم لەگەڵ عێراق ڕێککەوێ لەم قۆناغەیە کەرتی تایبەت ئەکتیڤ بکرێتەوە بۆ ئەوەی خەڵک ڕوو لە کەرتی تایبەت بکەزێت. بەڵێ زۆر باش بە سەبارەت بۆی کە باز دەکرێت کە لە سپێ و لیستی وەزارەتی موچەخۆرانی وەزارەتی پەرۆ و تەندروستی ڕەوانەی بەغداد دەکرێت و باز دەکەی چوارشەمە کۆبوونەوەی ئەم لیژنەیە قسە لەسەرەوەی ئەم لیستە بۆ چ مانگێکە ئایا هیچ زانیارێکەیە بۆنمە کەی موچەی بۆنمە سەرەتا و دوو وەزارەتە بنێرن؟ بەڵێ طبعا تەوقیتی ناردن و دانیشتنی لیژنەکان من پێم باشە بەڕاستی خەڵک بەوە مەشغوڵ نەکەین ینی وای لێ هاتووە ئێستا هاوڵاتی متابعی ئەدەق تەفاسیلی ئیشوکارەکانی لیجان و حکوومەتەکان و ئەوانەکە بەخراپی موچە و باریگوزارانەوە طبعا زیاتر لە ڕووی دەرونیەوە ماندویان نەکات ئەوەی کە گرنگە مەبدا عامەکە حکوومەتی عێراقی استعدادی دەربڕێ و ئەمری دەرکردو ئەم لیژنەیە دروست کراوە ئێستا حکوومەتی هەرێم تەنسیقی هەیە لەگەڵی ئێمە ینی کتابێکمان لایە کە حکوومەتی عێراق بڕیاری داوە مانگی یەک وەکو سولفە یەک لەسەر 12 تەشغیلی 2017 پارە سەرفکە ئەو کاتە موچە سەرفەکرێ لەبەرەوەی لە مانگی یەکە موازنەی عێراق وجودی نییە بە پێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام بەبێ یەک لەسەر 12 تەشغیلی سەرفکرێ ئەوەی کە
ینی تەسەورەکەم ئەگەر عێراق بڕیارێکی سیاسی دابێ بۆ ئەوەی موچەی ئەم دوو وەزارەتە تەندروستی و پەروەردە سەرف بکە پێم وابێ ئەگە سەهو نەبم ئەوەی پەروەردە لە نێوان 75 بۆ 100 ملیارە بۆ هەموو هەرێم ئەوەی تەندروستی وەکو ژمارە هی پارەکەی معلوماتم نییە ژماری فەرمانبەرەکان پێش بەرنامەجەکە جەنابەت باست کرد ئەگەر بڕیاری دابێ وەکو سلفە ئەتوانێ بۆ مانگی یەک ئەتوانێ هی ئەم دوو وزارەتە سەڵامەندێک کە بەڕێز پێشبین دەکەی بۆ مانگی یەک بینێرن ئەوان وڵی هەیەنی ئەو نێتە جدی هەیە ئەوەندی کە زانێتان هەبێ من ئەوەی داواکردنە تەنا بە وردبینینە بۆ نردنی موچێ ئەم داواکردنیانی ئێستا کە داوای بەیانی لیستەکە دەنێدرێت طبعا ممکنە سەرۆکوەزیران وەکو عینەیەک وەریگرێ ئەگەر ئەم دوو وزارەتە کەمترین کێشەی تێدا بێ ئەوە با بڵێن لایەنێکی ئیجابی بێ بۆ ئەوەی کە ئەو فعلەن هەرێم متعاونە و قائمەی موچەخۆرانی ئەم دوو وزارەتە کەمترین کێشەی تێدایە لە ڕووی فەنیەوە بە هەنگاو دوای ئەم دوو وزارەتە من تەسەورەکەم وەکو سولەف سەرف بکرێ چکە سەلاحیەتی ئەوەی هەیە سەرۆکوەزیران و عێراق ئێستا وەزعی داراییشی زۆر باشە هەم ساری نەوت زۆر بەرز بۆتەوە و عێراق نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکە داهاتی مانگانی عێراق نزیک بۆتەوە لە 6 میلیارد دلار بۆی عێراق بە ئاسانی ئەتوانێت موچەی ئەم دوو وزارەتە بدا لەگەڵ وەزارەتەکانی تری عێراق ممکنە ئەمە ڕەهەن بێ هەم دەلالەتی ئەوە بێ کە فعلەن لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم کەمترین خەلەلی تێدایە ئەم دوو وزارەتە کۆعینەوەرگرین و هەم بەرامبەر بەو زەختانەی کە مجتەمەعی دەولی و صندوقی نقدی دەولی بەرامبەر بە سەرۆکوەزیران و حکوومەتی عێراقیەکە پیشانیان بدا کە ئەستعدادی هەیە چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە بەس هیچ مەرجێکێ بۆ نردنی مەسەلەن پێشتر باز لە کۆمەڵێک مەرج دەکرا بۆ نردنی موچەی فەرمانبەران ئێستا هیچ مەرجێکێ بۆ نردنی موچەی ئەم دوو وەزارەتە ئەو مەرجانەی کە هەیە لە چوارچێوەی قانونی موازنەیە هەیە مەرجەکانیش زۆر ڕوونن کە هەرێم هەموو داهاتەکانی تەسلیم بکە بەڵام ئێستا وەکو ئاماژەم پێکرد کە قانون نییە ئەبێتە ئیجتیهادی شخصی سەرۆکوەزیران سەلاحیەتی دەسەڵاتیەوەی هەیە نەک موچەی دوو وەزارەت هەموویان بنێرێت ئەگەر بیوێت عەبادی دەتوانێت بەڵێ بە پێی یاسامەی پێدراوە لەبەر ئەوەی وەکوتم تا ئەم لەحظەیە قانونی موازنە نیە و ئێمە تەسەوریش ناکەین قانونی موازنە زۆر بە زوویی لەناو پەرلەمانە دەنگی لەسەر بدرێ تا ئەو کاتەی کە قانونی موازنە نەبێ حکوومەتی عێراقی بە پێی قانونی ئیدارەی مالی و دوێنی عام مەسروفاتەکە وەکو سولەف ئەتوانێ شخصی سەرۆکوەزیران ئەتوانێ موچەی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەرف بکە بەڵێ ئەی بۆچی مەسەلەن هەر دوای وەزارەتانە پێرێتی سەرێت چ وەزارەتێکی بێ بۆ نردنی لیستەکانیانەوەندەی ئاگادار بن ناتوانین تەقدیری ئەوانە بکەین من تەسەورەکەم ئەمە وەکو عینەیەک بێ بۆ هەم مصداقیەت لە پاکی لیستی موچەخۆران و هەم ئستعدادی هەرێم بۆ مەسئلەی تەعاونکردن و هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراقی کە دایمەن دەری بڕێ و ئامادەی هەماهەنگی بکە و پیشانی مجتەمەعی دەولیشی بدات کە ئامادەیە تەحملی مەسئولیەتی دەستوری بکات بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم لە هەمان کاتیشدا جەستنەبزێکی شەقامی عێراقیەکە ڕەتفعلی ئەحزاب و کوتەلی عەرەبی عێراقی بەرامبەر بە سەرفکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم چی ئەبێت بەرامبەر بە شخصی سەرۆکوەزیران ئایا لە ڕووی سیاسی و ئیستیغلالەکرێ دژی تەسەورەکەم ینی هەموو ئەم عواملانەی تێدا بێ ئەوەی بەلای ئێمەوە گرنگە وەکو نوێنەری کورد لە پەرلەمانی عێراق طبعا ئێستا بە دەرەجەیەک کە ئەم دوو وزارەتە ئیشی لەسەرکرێ بۆەوەی موچەکانیان بدرێ گرنگە بەڵام پێمان وایە پێویست دەکات موچەی هەموو فەرمانبەران و واتەنانە شایستەدارایەکانی متەقاعدین و کەسوکاری شەهیدان و ڕعای اجتیماعی ئەوە نەش بدرێ ئەمە ئێمە ئومێد دەکەین من دەمێک پێش ئێستا چەندین مانگ پێش ئێستا ئاماژەم بەوە کرد ڕێککەوتنی ئابووری نێوان هەرێم و بەغدا ممکنە سوودی لێوەرگرین وەکو دەرگایەک وەکو دەواازەیەک بۆ ئەوەی گفتوگۆ دەست پێ بکەین و
زۆرێک لە کێشەکانی تر مەسئلەی تعریب هاتوتە سەری تەرحیل هاتوتە سەری ناوچە کوردستانەکان مەسئلەی پێشمەرگە تەسلیحیان هەموو ئەمانە وەکو پاکێجێکی کامل لە نێوان هەرێم و بەغدا قسەی لەسەر زۆر باشە بەزە موچەی کە ئەگەر بنێنرێت بە بێ پاشەکەوت دەوێت ئەو موچەی کە بنێدرێت ئەوە پرسیارێکی گرنگە طبعا ئەگەر هەرێمی کوردستان موچەی بۆ نمونە وەزارەتی پەروەردە داوا بکە لە عێراق بە پێی معلوماتی من ئەگەر هەڵە نەبم نزیکەی 100 ملیارە مانگانە تەسەورەکەم موچەکە بە کاملیە پاشەکەوت نییە بەس ئەو ئێستا خەڵق قسە لە سەرەوەی ئێستا مەسەلەن منی گوێم لە نووسینی پەرلەمانتارێکم خوێندەوە پەرلەمانتاری عێراق هەتا داوای کرد پێویست ناکە جارێک تر مەلەفی موچە بدرێتەوە دەستی حکوومەتی هەرێم لەبەرەوەی دەستێکی ئەمین نەبووە ڕای بەڕێستان لەسەرەوە چیە اینجا عێراق بۆ مەسەلەی موچەکە ڕاستەوخۆ دەیدا بە فەرمانبەری یاخود دەیدا بە حکوومەتی هەرێم دوایی حکوومەتی هەرێم دابەشیەکات ئێستا من نەبم بە محامی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان من محامی هەرێمی کوردستانم دیفاع لە خەڵکی هەموو هەرێمی کوردستانەکەم وەکو نوێنەرێکی کورد بەڵام ئەوە ئیشی پەرلەمانتارانی کوردستانە یعنی ئایا هەرێمی کوردستان ئەمینە ئەمینی ئەوە ئیشی ئەوانە بەڕاستی بە دوواداچوون بۆ بکەن بەڵام بە تەسەوری من حکوومەتی عێراقی تعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەکە و لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەکە و من نامێ بچمە ناو کێشە سیاسیەکانەوە بەڵام ئیشی پەرلەمانتارانە بە تایبەتی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کە هەوڵ بدا ینی بابەتەکان زانیاریەکان بەڕستان بۆ چونتان چیە پێویستە لە ڕێی حکوومەتەوە بێ یاخود چکە ئەبێ لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە بێ لە ڕێی وەزارەتەوە بۆ نمونە فەرمانبەرێک یاخود ڕاستەوخۆ بتوانێت موچەکەی وەربگرێت نەخێر من ڕێیم وایە پێویستەکە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام خەڵک ئەزمونێکی باشی نیە لەگەڵ حکوومەتی بەڵێ ئەزانی بۆ آخر خەڵک ئێمە سەیری بابەتەکە فراوانترەکەین من بە سەراحەت بڵێ مستە لەوانەیە گلەیەکی زۆر بێتە سەرم لەسەر ئەم قسەیە بەڵام ئەرکی منیش ئەوەیە کە ئێمە ئەم کیانە سەرڕای هەموو تێبینەکانمان هەموو گلەیەکانمان هەموو ناڕازی بوونەکانمان بەڵام پێویستە ئەم کیانەوەکو هەرێمی کوردستان بپارێزین بۆیە وەکو هەر 5 فراکسیۆنەکەی گۆڕان و یەکێتی و پارتی و کۆمەڵ و یەگرتو تێبینیمان هەبوو لەسەرەوەی کە حکوومەتی عێراقی ئەویست لەگەڵ پارێزگاکانە تەعامل بکە نەک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە کیانی هەرێمی کوردستان پارێزراو بێ ئەم حکوومەتە ئەمڕۆ پارتی سەرۆکی حکوومەتە 5 ساڵی تر 4 ساڵی تر ساڵێکی تر ممکنە یەکێتی بێ یان کۆمەڵ بێیان یان گۆڕان بێ یعنی نابێ حکوومەت بکەین بە مولکی حزب حکوومەت مولکی هەمومانە چۆن پەرلەمان مولکی هەمومانە بەڵام ئێستاکراوەتە مولکی حزب بەڵێ سپاس دەکەم ناو بڕێکمانەی دواتر گرێم وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناو بڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک مەسوود ئەگەر بڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە پێشتر باس دەکە کە عێراق بۆ ناردنی موچە سەردەمە وەزارەتەکان کۆمەڵێک مەرجی هەیە مەسەلەی ڕاستکردنی فڕۆکەخانەکان خاڵە سنووریەکان 250,000 بەرمی ڕۆژانە و هەڵوەشانەوەی بڕیاری ڕیفراندۆمیش هەرێم تا ئێستا مەرجەکانی جێبەجێ کردووە؟ طبعا بنسبة 250,000 برميل نود أو يعني بشكل لقانوني موازنة ومادەیەکی ئەساسیە طبعا نەک هەرەوە بەڵکو دەبێ هەموو داهاتەکان ئەگەر قانونەکە تێپەڕێ هەموو داهاتەکان ڕادەستکە داهاتی چی بۆ نمونە جگە لە نەوتی و غیرە نەوتی بەنسبەت ینی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا شتێکی زۆر گرنگە باسیکەین خاڵە سنووریەکان و مەتارات. طبعا بوونی مەتارات بە خاڵی سنووری لەبەر لە قانونی هەیە منافەتی حدودی هەیە ئێمە بێ ئەو کەم تەرخەمێ بخینە سەرشانی حکوومەتی هەرێم بەڕاستی ئێمە بە تایبەتی لە لیژنەی دارایی ئەو قانونەمان 1 ساڵ پەک خست و دوایی بە کتابی ڕسمی داوامان لە حکوومەتی هەرێم کرد. ئەنی زۆر مماطەڵیان کرد مهم نەبوو بەڵام حکوومەتی هەرێم بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە وا بکەین هەرچی ئەکرێت لە مەتارات لە منافەتی حدودی بەبێ تەنسیقکردن لە نێوان هەرێم و بەغدا بەبێ تەنسیقکردن لەگەڵ هەرێم حکوومەتی اتحادی و هەیەی منافەتی حدودی ناتوانێت هیچ ئیجرایەک بکە. لە نەتیجەیە بێئەهەمیەتیان کرد و قانونەکە تێپەڕی و ئێستا یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە مەتارات منافەتی حدودیە و فیدرالیە اتحادیە. طبعا لە دەستورە ئاڵەیە ئەبێ بە تەنسیق بکرێ ئەبێ ئێستا هەرێمی کوردستان ینی ئەو قەناعەتەش دروست بووە سەرۆکی حکومەت زۆر لێدوانی داوە کە استعدادی دانوستانی هەیە هەرێم و ئێمە بەشێکی لە دەوڵەتی اتحادی لەم چوارچێوەی ترێما بێ لەگەڵ عێراق تەعاملکەین و من ئومێدوارم بەستا ئێستا مەرجەکانیان جێبەجێ کردەوە کاری چییە کە بۆ نمونە فڕۆکەخانەکان مادەم بۆ جێبەجێی ناکەن ئەگەر مادەم بەغدا بوجە بنێرێ خاڵی سنووریە بۆ جێبەجێ ناکەن. ئەخر یەک شتێکەیە عێراق ئەمانەوەکو پێشمەرج بۆ گفتوگۆ طرحی کردووە. پێشمەرج ئێمە ئەوکو نوێنەرانی کوردی شتێکیمان کردوێتەوە پێشمەرج لە هیچ لایەک قبول نییە ممکنیش نییە قبول بکرێ. باشە بەڵام ئەو تەسلیم نەکردناندەی خەڵک دەڵێ پەیوەندی بۆیە کە داهات بۆ حیزب دەسەڵاتدارەکان نامێنێ بۆی ئەوان ئامادەنین بۆ نمونە خاڵی سنووری فڕۆکەخانەکان تەسلیم بکەن تا چەندەمە وایە ئەوەی کە بەڕێز نابێ ئەمانە بمێنێ بەڵام ئەو وایە تا ئێستا کە تەسلیمیان نەکردووە ئێستا بۆ مەتارات داخراوە یعنی ئەگەر پێشتر مثلەن توانە مەتارات ڕۆژانەی $300,000 بووە یان $400,000 بووە مەفروزە دیوانی چاودێری دارایی هەرێم لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی هەرێم بە دوواداچوون بکەن بزان ئەمانە فعلەن بەڵام بە بۆ چوونی و هۆکاری چییە کە تەسلیم ناکرێن مادام ئەگەر ئەمە ببێتە ڕێ خۆشکەر بۆ موچەی فەرمانبەران بۆ بیانوی عێراق نەبڕن ینی هۆکارەکەی چییە؟ من یەک شتێکت بێڵێم ئەگەر هەر کاتێک ئێستا مەتاری نەجەف حکوومەتی عێراقی توانی کۆنتترۆلی مەتاری نەجەف بکە و سڵتەی تایرانی مەدەنی و هەموو ئەمانە فعلن بەدەستی حکوومەتی اتحادیە بوو ئەو کاتێ ماڵێن بۆ مەتاراتی تریش هەمووی بکەنەوەرن بۆ هەرێمی کوردستانیش بکەن بەڵام بەشێک لەو ئیجراتانەی کە ئێستا حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمێکە قۆڵبادانە لەبەرەوەی بە سەراحەت بێڵێن لەسەر ئاستی ناوخۆ هەرێم پەرتەوازە بوو لاواز بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی هەرێم دوای ڕفراندۆم و کشانەوەی لە ناوچە دابڕاوەکان لاواز بوو و لەسەر ئاستی عێراقیش لاواز بوو و حکوومەتی عێراقی شخص سەرۆکوەزیرانی عێراقیش ئەمەی بە هەلێکی زۆر باش زانی بۆی بە کەیفی خۆی واقع حالێک فەرزکە لەسەر هەرێمی کوردستان ئێمە ئەمانە ینی زۆر بەڕوونی لەبەر چاومان دیارە و حقیقەتێک شێبا بێڵێن ئەمڕۆ ڕاستە یەکێتی و پارتی حکومی وڵاتەکەن ئێمە کە دیفاع لە هەرێمی کوردستانەکەین دیفاع لە یەکێتی و پارتی ناکەین
دیفاع لە هەرێمی کوردستانەکەین و خەڵک ینی حقیقەتێک شێبێ بیزانێ کە تۆ گرنگە مەتارات ینی عێراق چۆن تەعامل لەگەڵ سلێمانیەکە مەفروض هەمان تەعاملی لەگەڵ نەجەفی شەهابیان بە پێچەوانەوە بەڵام بینین ئەمە نییە ینی ئەلکەیل و بمکیالین هەیە ئێمە لەگەڵەوەین مەتارات داهاتی ڕوون بێ بەڵام شەفاف بێ ڕوون نییە ئەوە نییە مەسەلەن پەرلەمانتارانی کوردستان ئەڵێن نەمانزانی و داهات زۆر باش بەڵام لە نێوان ئەوەی کە ئەگەر ئەمە مەرج بێ مەرجی بەغدا بێت بۆ مەسەری نردنی موچە تەسلیمکردنی فڕۆکە خانەکان و خاڵە سوێن 250,000 بەرمیل ئەوە بکرێ یاخود نەکرێ باشترە ئەگەر قانونی موازنە تێپەڕێ جارە تەبەن قانونی موازنە خۆ هەر مشکلەیەکی تایە پشتی هەرێمی کوردستان کراوە بە نیوەی ساڵانی ڕابردوو ینی نزیکەی لە 12 بووە کە فعلی دراوە ئێستا لە 6 دانراوە بۆی سندوقی نەقد تاکیدی کردەوە ئەگەر نەکرێتە 10 تریلیۆن ئێمە ڕازی نابین بە موازنە ئەمە خۆی عرقەلەیەکە لە حالەتێک ئەگەر هەموو ئەمانەکرا طبعا تاکید لەواکەنەوە پێویستە هەرێم 250,000 بەرمینەوت ڕادەست بکە پێویستە هەرێم نەک بە مەرجی پێشوەخت بەڵام پێویستە هەرێمی کوردستان لە مەسەلەی مەتارات و خاڵە سنوورەکان هەماهەنگی هەبێت لەگەڵ عێراقا بە هەماهەنگی ئیداری ئەم شوێنانە بدرێ چونکە قانونێکی فیدرالی هەیە ڕوونە و ئێمە بەشێکی لەم دەوڵەتە فیدرالیە ئەبێ تەعاملی لەگەڵا بکەین بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان لەم حەسربوونن ڕزگاریان ببێ و مەسئلەی کردنەوەی مەتاراتی هەولێر و سلێمانی زۆر گرنگە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بکرێتەوە بە ڕووی دنیاە بەڵە زۆر باش بەس بۆ مەسلەی ئەگەر بەغدا و هەرێم ڕێک بکەون لەسەر مەسلەی موچە ئەو سیستەمی پاشەکەوتە بە تاوی کۆتایی پێدێت ئەوەی کە ئێستا بەسەر زیاتر لە 2 ساڵە بەسەر خەڵکی کوردستان سەپێنراوە من تەسەورەکەم ئەوە کەوێتە سەر یەکەم نیەتی حکوومەتی عێراقی و شخصی سەرۆکوەزیران لە بەرەو ئێستا سەرۆکوەزیرانی عێراق خۆی وەزیری مالیەشە وەزارەتی مالیە ئەو بڕیاری لێدا و ئەو بەڕێوەیە بە وکالەت کەوێتە سەر نیەتی ئەو من سەرۆکوەزیران حەیدر عەبادی معلوماتی کاملی هەیە لەسەر موچەی هەرێم با بڵێن ئەم دوو وزارەتە بەبێ کەمکردنەوەی موچەکەیان و موچەکەیان پاشکەمکردنەوە ئەو کاتە ئەو خۆی تەقدیرەوە کە ممکنە پێیان بڵێ کاکە ئێمە موچەکە بە کاملیە دێن و ممکنیشە بڵێ بۆ ئەو باشترە کەمترین پارە سەرفکە کە نزیکەی 140 موچەکەم کراوەتەوە ئەگەر بە معادل وەریگرین بڵێ ئێمە دوای کەمکردنەوەی 140 ئەیدێن و ئەمە گونجاوە لەگەڵ سیاسەتی سندوقی نەقدی دەولی ئێمە وەکو دەوڵەتی عێراقی ئەم اتفاقیمان هەیە لەگەڵی من ئەوە نازانم ینی ئەمە هەندێک وردەکاری فەنیە بەڵام ئەوەسمەوە گەر عێراق بڕیار لێدا هەرێم دەتوانێت لێرە بیکا بەنیوە نەخێر ناتوانێت و ئەو مافەشی نییە بەبێتە کارێکی ناقانونی ئەو پارەیە کە سەرفەکرێ بۆ وزارەتی تەندروستی و پەروەردە بە پێی ئەو قایمەیە سەرفەکرێ کە ئەم دوو وزارەتە یا حکوومەتی هەرێمدا ئەیدا بە عێراق زۆر باش بەس ئەگەر ئەو مەرجانی باسمان کرد جێبەجێ نەکرێن بەغداد موچە دەنێرێ موچەی ئەوانەی تر وەزارەتەکانی تر ئەمە عیلاقەی بەهینەوە هەیە عیلاقەی بە قانونی موازنەوە هەیە ئەگەر قانونی موازنە تێپەڕێ مشکلە دروستێ بێ بە مۆزوعی موچە و شایستەدارەکانی هەرێم ئێستا بۆ مەسەلی نردنی موچەی فەرمانبەرەوە باشتە عێراق یاسای بودجەی نەوێ بۆ نمونە بۆ 2018 نەخێر باشترە هەر بۆ کورد ئێمە پێمان وایە لەبەرەوەی لەو مسودەیە کە هاتووە زۆر تەجاوز کراوە لەسەر حەقی هەرێمی کوردستان و شایستەدارەکانی هەرێم و پشکی بودجەی پێشمەرگە و کیانی هەرێمی کوردستان و کیانێکی دەستوری ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان ڕێیمان وایە کە ئەم موازنە تێ نەپەڕێنرێ باشترە بەم سیغەی ئێستای و سندوقی نەقدی دەولیش هەمان ڕێی هەیە لەگەڵ ئێمە بە تایبەتی لەسەر پشکی هەرێمی کوردستان کە نابێت لە 10 تریلیۆن کەمتر بێ ئەگەر بوو بە سولەف وەکو ساڵی 2014 ئەو کاتە بێتە سەلاحیاتی سەرۆکوەزیران خۆی لەبەرەوەی ئێستا داهاتی عێراق زۆر زیادی کردووە لەگەڵ هەرێمی کوردستانە تەنسیقانە بێ بە خاصن سەرکۆمار چەند مبادرەیەکی هەیە و بە چاودێری نێودەوڵەتی هەرێم نەوتەکەی ڕادستی عێراق بکە و لە بەرامبەرەوەدا شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێردرێ بە 1/12 تەشغیلی ساڵی 2007 بەڵێ
بەڵام ئەگەر ئەمۆرجان جێبەجێ نەکرێن یاسای بودجە پەسەند بکرێت موچەکە نایەت ئەگەر جێبەجێ نەکرێت قورسە بێ ئەو کاتە لەبەرەوەی حەیدەر عەبادی مەحسوورە بێ بە قانون و حەیدەر عەبادی بۆ ئەو شتانە بەڕاستی کەمێ ینی بە حەزەرەوە تەعاملەکە نایەوێت با بڵین بە زمانێکی سادە لەزمە بدا تاوەکو کوتەلی سیاسی پەلاماری بڵێ خەڵک هەموو وەزارەتانی ڕەنگە خەڵک چاوەڕێی عێراق بێ کاتیشمان کەمەوە سەبارەت بۆی کە پێشبینی دەکەن ئەم مەسەلەیە لە ماوەیەکی نزیکدا یەکلا بکرێتەوە مەسەلی ناردنی موچە تەسەورەکەم لە مانگی یەکە یەکلایی ببێتەوە بڵ هەموو وەزارەتەکان یاخود تەناو بە تایبەتی ئەم دوو وەزارەتە من پێشتر ئاماژەم پێ کرد ممکنە ئەمە وەکو بنەمایەکدا بنرێ بۆ هەماهەنگی بۆ پاکی لیستی موچەخۆران و لەسەر ئەمە ساسە هەوڵ بدرێ وەزارەتەکانی تریش بێت بەڵێ ئەو ئێستا حکوومەت هێرێن باز لە 1,250,000 موچەخۆر دەکات ینی پێ دوێ عێراق موچەی هەموو ئەوانە بنێرێت یاخۆڵێت شێوازی وردبینیکردنێ کە چۆن ئەگەر بکات بەڵێ من بیدایەت وتم ینی تەسەورەکەم 740 بۆ 50,000 فەرمانبەر هەیە ئەوانەی تر بۆ نمونە متەقاعدین کە سوکاری شەهیدان کە زۆربەی قوربانیانی دەستی ڕژێمی پێشووە کە سوکاری ئەنفال هەڵەبجە ڕێعای اجتماعی حکوومەتی هەرێم سیاسەتێکی مالی هەڵەی پەیڕەو کردو لە ساڵانی ڕابردوو دەبوو هەموو ئەوانە کە شایستی دارایی وەرەگرن بخرایەتە سەر حکوومەتی عراقی ئێمە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراونمان بۆ چییە؟ پێویست بوو مؤسسەی سوجەنە سیاسیین کە فیدرالیە فەرعێکی هەبێ لە هەرێمی کوردستان مؤسسەی شوهەدا فەرعێکی هەبێ لە هەرێمی کوردستان متەقاعدین هەرێمی کوردستان من زۆر بەدوادا چۆنم کردو بۆم بابەتە لە ساڵی 94ەوە دایرەی تەقاعودی عراقی هەیەی تەقاعودی عراقی لە 94ەوە معلوماتی لەسەر متەقاعدینی ئەم چوار پارێزگای هەرێم نییە دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە بە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانیشەوە دەبوو هەرێمی کوردستان ئەمەی معالەجە بکردایە ئەگەر کوشایستەی دارایی هەیە مستحقاتی تەقاعودی هەیە ساڵانە لە موازنەکەی بی بڕیای بخستاتە سەر سندوقی تەقاعودی عراقی بۆی متەقاعدین پارەیان وەرگرە ئەمانە ئێستا هەمووی پێویستی بە ڕاستکردنەوە هەیە من پێم وایە ڕاستیش ئەکرێتەوە ئەگەر ئیرادە هەبێ و ئیرادەی سیاسی زیاتر ئەگەر عێراق استعدادی هەبێ ئەمانە چاک بکرێتەوە کەسێک کە سەددامی ئەعدامی کردووە بۆ لە موازنەی هەرێمی کوردستان تەقاعودی شەهیدی بدرێتێ ئەنفال کراو کە سەددام زیندە بەچاڵی کردووە وەکو شەهیدەکانی تری عێراق پێویستە حکوومەتی دەوڵەتی عێراقی تەحملی مەسئولیەتە بکە بۆ عێراق تەعویزەدا بە کوێیت لە بەرامبەر وێرانکردن و تاڵانکردن و کوشتنی بۆ حکوومەتی فیدرالی تەحملی مەسئولیەت نەکە بەرامبەر بە ئەو قوربانیانی کە قوربانی دەستی ڕژێمی پێشوون ئەمانە هەمووی هەڵەن من تەسەورەکەم پێویستمان بەوە هەیە دراسی بکەین دوور لەوەی کە ئیتر ڕەبت کرێ بە حزبی فڵان و حزبیەوە ئەمانە ینی ئەو زەمانە بەسەر چووە ئیتر خەڵک ببەستیتەوە بە شایستی دارایی و ئەبێ بە خزمەت گوزاری و بە ئیشکردن و ئەوانە هەوڵی لای عێراق ژمارەی موچەخۆرانی هەرێم چەندە ئەوەندەی کە واگەدار مەکولیژنەی دارایی کێستا لە هەرێم 1,250,000 لای عێراق چەندە؟ لە هەرێم 750,000 فەرمانبەر هەیە فەرمانبەری لە عێراق 622,021 فەرمانبەر هەیە طبعاً ئەگەر ئەم 622,000 لە ساڵی 2008ەوە سابتە عێراق لەو کاتەوە ژمارەیەکی زۆر فەرمانبەری دامەزراندووە ئەگەر بە نسبەوە تەناسبیش بێنین هەرێمی کوردستان نزیکەی 7,000 فەرمانبەرێک زیادی کردووە لە چاو ئەو ژمارەیە لە لیستی فەرمانبەران دانیە لە موچەخۆران تەسەور ناکەم بەڵام ئەو 500,000 تر کە هەیە لە ڕێعای اجتماعی لە متەقاعد لە کەسوکاری شەهید و ئەوانە ئەوە کێشیتیایە بەڵێ ئەی بەڕێز باسی فشار کردوتت فشار هەیە فشاری نێودوڵەتیە بۆ مەسەلەی موچە بۆ مەسەلەی ڕێکەوتن بە تەحدید فشاری کوێ هەیە سابۆی کە هەم لە موچە و لە شتی دۆسیی تریژ ڕێ بکەون هەرێم بەغداد اتحادی ئەوروپی ئەمریکا مؤسساتی مالی عالمی صندوقی نەقدی دەولی و بەنکی دەولی زەخت لە عێراقەکەن بۆ ڕێکەوتن یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان مەسئلەی نەوتی کەرکووکە ئێستا ڕۆژانە کەرکووک نزیکەی 500,000 بەرمیل نەوت ئینتاجی هەیە بەڵام بەشێکی بەکارهێن نێردرێ بۆ ئێران نزیکەی 6,000 بەرمیلە بە تەنکەر
و بەشێکی تری بۆ بەکارهێنانی ناوخۆ بۆ مەسواکانە نێردرێ بۆ بازیان و پێم وابێ چەند مەسوایەکی تر هەیە لە ناوچەکانی تر بەڵام زۆربەی ئەم نەوتە دەرەهێنرێ و جارێکتر دەخەکرێتەوە ناو بیرەکە ئەمە هەم زەرەرە بۆ بیرەکە و هەم زەرریشە بۆ عێراق وەکو داهات ئەگەر حیسابی 400,000 بەرمیل نەوتیشکەین ڕۆژانە بە $50 عێراق نزیکەی ساڵانە نزیکەی 6 تا 8 میلیارد دلار زەرەرەکە بۆیە پێویستە بە زووترین کات ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغدا بکرێ بۆ ئەوەی ئەو نەوتەی کەرکووک لە ڕێگای هەرێمی کوردستان و بچێتە بەندەری جیهان و ببێتە داهاتێک بە عێراق. بەڵێ ئەی سەبارەت بە فشاری بانکی دراوی نێودوڵەتی بانکی دراوی نێودوڵەتی فشاری چی کردو مەسەلەن بەوەی کە پشکی هەرێم و مەسەلەی موچەش عێراق گوێ لێ دەگرێت؟ عێراق ناتوانێت گوێ لە سندوقی نەقدی دەولی نەگرێت لەبەرەوەی سندوقی نەقدی دەولی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە مجتەمەعی دەولی یەکەم ئەتوانێت تەصنیفی ئێتیمانی عێراق دابەزێنێ ئەو کات دۆل و شەریکات و مەصارف بە ئاسانی تەعامل لەگەڵ عێراق ناکەن و سقەی مالی لە مجتەمەعی دەولیە کەمە بێتەوە. دوو بەسەراحەت پێیان وتین ئەگەر عێراق بەپێ ئەو اتفاقی کە کردومانەوە تێبینەکانی ئەمە بە ڕەچاونەکە ینی ممکنە لە مؤتەمەری کوێیت بۆ ئاوادانکردنەوە کە مانگی دوو ئەنجامەدرێ ممکنە هیچ وڵاتێک تەبەڕوع نەدا بە عێراق ئەمە تەهدیدێکی مباشر بوو. لە هەمان کادا ئەتوانن تاسیر لەسەر سومعی مالی عێراق بکەن لەسەر ئاستی نێودەوڵەتیە بۆی عێراق ئەو اتفاقی کە هەیەی لەگەڵ سندوقی نەقدی دەولی ناتوانێت لی دەرچێ جگە لەوەش لە 2010 نزیکەی 6 میلیارد دلار قەرز هەیە بۆ عێراق لەلایەن سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی چەند جهتێکی تر ئەوانە هیچی بە عێراق نادرێت. بەڵێ سەبارەت بە یاسای بودجەکە تشمەکەمەوە یاسای بودجە چوارشەممە لەسەری دانیشتنی پەرلەمانی عێراق ئەنجام درێت لەسەر ئەم پرسە؟ واللهی ئەوە لەلایەن ینی دەستەی سەرۆکایەتی ئەمێنێتەوە دەستەی سەرۆکایەتی من نازانم بە یەک چاوتەماشای شتەکەکەن یاخود ئەو قانونەی کە نردومانێتەوە بە حکوومەت چاڕوانیەوەکەن حکوومەت نوسخەیەکی تر بنێرێتەوە بۆمان چکە ئێمە لەگەڵ تێبینیەکانی و فراکسیۆنەکانە نردمانە بۆ حکوومەت ئەمە یەک. دوو مشکلە لەسەر نیساب تەسەورەکەم هەبێ جەدوەلی ئەعمال چییە؟ ئەگەر قانونی موازنەی تێدا بێ ممکن ئیشکالێتی هەبێ ئەگەر قانونی انتخاباتی پەرلەمان و محافظاتی تێدا بێ ئیشکالێتی هەیە ئەگەر دەنگدانی لەسەر قەناعەتبوون و نەبوون بە وەزیری اتصالات هەبێ ئیشکالێتی هەیە ئەگەر ئستیجوابی وەزیری کارەبای تیا بێ ئیشکالێتی تایە بۆیە کەمێک قورسە دانیشتەکانی پەرلەمان بەس پێشبین دەکەن بۆ ئەمساڵ عێراق بودجەکەی پەسەند بکرێ یاخود بێ بودجە بەڕێ بکات بۆ 2010 وڵی تا ئێستا هەموو ئەو شتانەی کە لە بەرچاومانن و پیشانەدا کە قورسە عێراق لە 2010 قانونی موازنەی هەبێ ئیلا ئەگەر ئەو شروطانەی سندوقی نەقدی دەولی دایناوە جێبەجێ بکات و ئەمریکاش زۆر بە قورسی بێتە سەرخەت زەغت لەسەر پەرلەمان بکە بۆی قانونەکە تێپەڕێ. بەڵێ دو پرسیارم زۆر بە کورتی ینی تەسەور دەکەی ساڵی داهاتوو لە ڕووی ئابووری و بۆ هەرێمی کوردستان ساڵێکی باش بێت بۆ فەرمانبەران بەڵام ئەم ساڵی 2010 ئومێ دەکەین ئینشاءڵڵا. بەڕێکەوتن لەگەڵ عێراق جگەل لە ڕێکەوتنی دەواازەیەکی تر نییە بۆ هەرێم؟ هەرێم ئێستا خۆی نزیکەی 300,000 بەرمیل نەوتە نارداکە نرخی نەوت زیاتر بووە بەڵام من پێم وایە لەم قۆناغەیە بۆ ئەوەی لەو عزلە دەولێش دەرچێ لەم قۆناغەیە بۆ هەرێم باشتر لەگەڵ عێراق ڕێکەوتن بکات لەسەر دۆسینەوە. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنی دارایی لە پەرلەمانی عێراق کە لەم بەرنامەی لەگەڵ مابووی. سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.